قریشیە هاشمیە تازە گەنج رسول الله عمری وی بوو 25 خەتیجەیە پاک و ئەسی ژێر خواستن بوو کوزاوات هێژانە گولدەستن خانەدان و بشەرەف و هەم ماڵێ وەفاکار و بە عمرێ خۆت 40 ساڵێ فەداکار بوو بە ماڵ و جان هەر زەمان خزمەتا وێ بوویە دەستا سەر زمان مابەتا وێ بەنی هاشم جویان خەیر بەرەکەت نور شاهی بوو سەیوان داوێت چێبوو چ داوەتێک پیرۆزە کەیف و سەیران کەنە مزگین نەورۆزە 6 زارۆک ژێ چێبوونە تەورقیە هەو ئیبراهیم ژماریە قبتیە جا مؤمنا چ پیرەکە فێداکار جا فاتمە قەنجی وێ بێژمار رسول الله توژەر هەوی نانی سەر بەردلێوی بقیمەت و معتەبەر بەری هەر کەس ji dil ئیمان ئانیە ji xwedê re wê serê xwe daniye bi îman û îffeta xwe mînake ger ew nebin însan wê her hîlake ê Xetîce dayîka me mumina li ser te berrehme Xwedê bitona ger dixwazin hûn ji agir bin berat ji can dil hûn bibêjin esselat